دەچمە لای ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق کە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لە نێو هۆڵی کۆبنەوە لەگەڵمانە بێت. خاتو ڤیان ئەم کاتتان باش، ئەمەوێ باس لە کەش و هەوای نێو هۆڵی پەرلەمان بکەی. سیپان عەزیز هەندێک باسی کێشە و گرفت کرد کە لە سەرەتادا ڕوویدا. بزانین ئێستا کەش و هەوا چۆنە لە نێو هۆڵی پەرلەمان؟ سڵاو بەڕێز، ئێستا هەوڵەکە ئارامە. پێشبێنێکی هەندێک نواب لە پێدەرێن نەوامێن تشرین هەستانەوە و هەندێک قسەیان کرد و هەندێک تەڵەباتیان هەبوو. ئەوژی هەندێک گرژی چێ بوو، ئەوژی سەرۆکی ئەنجومان بڕێکردن بوو دەڵێن حالە سلوکی نیابی لەژنە سلوکی نیابی و پشتی هەنگی ئارام بوو. ئێستا بەرێز محەممەد شەیاع بەرنامەی خۆی حکومی خوند و ئێستاش يعني بدأت بناوي مدلين يك بيك باش نقاط طبعا نقاط هنا لسه برنامج الحكومي يبدو خارج. أول بريز محمد الحلبوسي لجل محمد شياع خدكت مناقشة دكت وأمي تشيش كشف هواء آرام يعني آرام. باش دعوة كاريكي أوان شي بو زياتر أوان ديان قلت حكومتك بشكنية بحثي حكومة محافظة كردن وعندك إذا كان عندك شهيد راكبون بدأت يا أخويا دعوة كاري تريان هبو جگە لەما؟ لا باشە. کارنامەکەی محەممەد شیع سوودانی چۆن بوو؟ بەرنامەکەی وەڵاهی تێری کەسەر بوو، يعني چەندین بەرگە تێدا هەبوو. خۆی درێژە بەس ئەوی کورتەک لە بەرنامەجە حکومی خوند. مبادئی منهاج مثلا خوند چینە و چینینە، يعني مثلا لسر حماية الاجتماعية ومكافحة الفقر وإحراق البطالة، توفير فرص العمل زول بالضبط على هذا يعني بهذا بحث زول براسي على برنامج حتى أوهمها قيلة قال هذه كردستان جدا. تەنها لێکما دەباسی کێشەکان نێوان هەولێر و بەغدای کردبوو؟ يعني تقريبا هو منهاج وزاري نییە، ئەوە کورتێک بوو لە منهاجی وەزاری تێرەتەزەل بابەتەکان تێدا هەموو. بەڵێ باشە. کۆمەڵێک کێشە لە نێوان هەولێر و بەغدا هەن، تەنها کێشەی نەوت و گاز نییە. ئەو تەنها باسی کێشەی نەوت و گازی کردیان باسی کێشەکانی تریشی کردبوو چارەسەر. من دەڵێم کورتێک لە بەرنامەی حکومیە خۆ بوت نەهەمی. ئێستا يعني برنامج حكومي برامبري ما همي تشتريها هي مثلا لسر زراعة وموارد مائية، لسر نفطة، لسر يعني لسر همي تشتري، لسر تجارية، لسر يعني مثلا قطاع نفطية، قطاع استخراج، لسر همي بابتك، لسر بابتك صناعية من دليل يعني لسر همي بابتك لنا برنامج حكومي كذا هي بس أو تشتري قوتي تنها كنت باش. خاتو ڤیان، ئەگەر هیچ نەبێ ئێوە 2 تا 3 وەزارەتتان بەرەکەوێ وەکو پارتی، بۆچی تەنها یەک کاندیدتان ئامادەیە؟ راستی وەسی مەگوتی، يعني ئەوە بالنسبة بما حتى ئێستا ئەوێ هاتی سیتێکی هاتی بەس وەزیر خارجية ونائب رئيس وزراء أخوي أساسا بريز دكتور فارس حسين، أوي ديكش وزارة عدل هاتية وكية كتير دو وزارة ديكيت وزارة البلديات ووزارة جنگە. بۆچی هیچ کاندیدکێتان نەبوو؟ یعنی بۆ نمونە وەزارەتێشکە دیاری بکەن تاوەی ترماوە لەگەڵ یەکێتی یەکلایی بکەنەوە. ئێستا دەستی کرد ڕستەی دەنگدان ئەمن بگۆڕن. دەستان خۆش بێ. سپاس بۆ ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق کە لە نێو هۆڵی پەرلەمانەوە لەگەڵمان بووی.